کەناڵ ئەسمانی پێیان بێتن بەڵام ئەمە دووەم جارە زیندانیان سیاسی لەو کاتەوە کە پرۆژه یاسای چاکسازی هاتوۆتە پەرلەمانی کوردستان و خوێندنەوەی دویم بۆ کرا و دووەم جارە دێنە بەردەم پەرلەمانی کوردستان ئەوان دوو داواکاریان بەشێکیان دەڵێن دەبێ ئەو موچە یاخدا منهەیە کە وەردەگرن ئەو مافی امتیازاتێک کە وەردەگرن لە هەرێمی کوردستان هاوتای بەغدا بکرێت و نابێ موچەکانیشمان لە پرۆژه یاسای چاکسازی ببڕێتن ئەمە داواکاری بەشێکانە بەشێکی تریان هەیە دەڵێن ئێمە هەموو شتێکمان کردو ئەم ڕێکاری یاساییمان کردوتە بەر بۆ ئەوی کە ئێمەش موچە وەرگرین یاخود منحە وەرگرین بەڵام تاوەکو ئێستا حکوومەت هەرێمی کوردستان هیچ بڕا منحەیەک پێ نەدا و هیچ مافی امتیازاتێکمان نییە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و هیچمان پێ نادرێت کە ژمارە نزیکەی 8,000 کەس دەبێتن ئەم دوو بەشە هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان و دەیانەوێت دڵنیایی لە پەرلەمانی کوردستان وەرگن کە لە پرۆژه یاسای چاکسازی ئەوان مافی امتیازاتیان پێدرێت و هەروە موچەکەشیان نابڕێ من ئێستا بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەشێک لەو زیندانی سیاسیانە بزانین ئەوان لە زاری خۆیان چ داواکاریەکیان مامە تۆ چەند ساڵ زیندان بووی و هەروە چ داواکاریەکە لە پەرلەمان و لە حکوومەت هەیە من جەماعەتی شینەبۆریمە لە ئیزۆپی گیراین 30 کەس دوو ساڵانیان لە بەرکردی ئەعدامێ بووین بردینیانە مووسڵێ عرض دەکەم پێشەشێکیان ئەعدام کردن لە پاشی هەنگی نێ حافەشی بەسڕیاندا قبریا بۆ هەرقەیان لە باڵی هاتنەکە جەنازان بێنەوە حافەشی بەسڕیدا ئێمەیان ئافو کردین پاشی ئافۆکەش لۆ مانگان ماینەوە پاشی نۆ مانگەکانی نەفەری بە 200 دیناری معامیان کرد ئەمەیان کڕینەوە لە حکومەتی باز ئەوجا بەربووین دوو ساڵان لە بەکردی ئەعدامێ بووین قبریان بۆ هەرقەن وڵا داواکاریەکەمەوە نابێ بە عاشمان ببڕێ و دەبێ مەشکەوتە سەر بەغدایە بەردەوام بێ بچێتە سەر بەغدای ملیۆنە 200,000 دیێمان هەبێت پێنەوە سەر بەغدایە ئێستا بۆ ئێوە ترستان هەیە لە حکوومەت هەرێمی کوردستان کە منحەکەتان ببڕێت والله ئێمە زۆر پێ ناخۆشە ئێمە کاتێ زیندانی بووین ئەمانە هەر نەبوون ئەمانە نەبوون باوەڕێ بێ شوێکم بەزێمان بە حاڵی خۆمان هەیە والله خواگەدارە گوچیلەکەم نییە لەناو چ نادانا گوچیلەکەم کاتێککە دەچم گویان دەرکردم گوشتم فەوتا بوو ئێستا گوناح نییە ئەندا پەرلەمانێک بڵێ وڵا کاکە ئەمانە زیندانی و بە مافیان بفەوتێ گوناحە غەدرە ئەمانە چین بە بۆ ئێمە بوون بە پێوە ئەمانە هیچ نین مامە تۆ وەکو زیندانی سیاسێک تۆ چ داواکاریەک تێ لە پەرلەمان لە والله ئەما وەکو زیندانی سیاسی دەمانوێ یعنی معنای زیندانی سیاسی بزانن ئەو ئەندا پەرلەمانە معنایەکەی بزانن کە شۆڕش دامەزایە لەسەر تەنزیماتی داخلی دامەزایە لەسەر تەنزیماتی داخلی یعنی بناغەی شۆڕش بووە ئەمە هەر زیندانی سیاسی نەبووینە لەو گۆڕی ببوونە زیندانی سیاسی ئەمە داخلی بووینە تعدا دەکەم یەک مەسوول یەک پێشمەرگە هاتۆ داخلی هەو لێرە عملیاتش کردی بەبێ تەنزیماتی داخلی یەک پێشمەرگەی داخلی یەک پێشمەرگە هاتبی گەڕاتەوە بەبێ تەنزیماتی داخلی زۆر باشە دەستەکان هاوڕێکانی تریشت وەرگم زۆربیان وەرگرم بۆی کە ڕاو بۆ چونەکانتان یاخود دەنگتان بگاتن بە خەڵکو و بە پەرلەمانتارە تۆ وەکو زیندانیشی سیاسی قسەت هەیە لەسەر پەرلەمان و بۆچی ئێوە گومانتان هەیە کە مینحەکەتان ببڕێت لەلایەن پەرلەمانەوە کاکە ئەگەر مانگ لە چواردەبی حوزەی دەست نییە ئەوانە نیەتیان خراپە دەیانوێ موچەکەی ببڕن بەچەند من حەکەی ببڕن بەچەند بیانوە لە بۆمیانی نایێتەوە کە گوایە 10 ساڵە 10 ساڵ نییە ئێمە لە 2011ەوە وەردەگرین ئەوەش بڕیارەکەی حکوومەتی ئەگەر کامیرەوانەکەت وێنەی بگریتن ئەم بڕیارە لە ساڵی 2011 بە فەرمی ئەمە من هەمان وەرگرتووە ساڵی 2009 دە 11 چەند جارێک 390,000مان وەرگرتیە ڕاستە دوای ئەوە لەبەرەوەی شەیدان 500 بووی ئیزیندانی سیاسی کرا 450 یعنی لە ساڵی 2013 بۆمان حساب کردووە ئێمە وەکو زیندانی سیاسەکان سەر بە بەغدایە بوون بەڕاستی ئەوان لە ساڵی 2014 کردیانە 25 ساڵ ئێمە لەبەرەوەی شەڕی داعش و قەیرانی دارایی و ئەو قسەبری خەدارانە نەمانتوانی بکەینە 25 2019 کردیانە هەتایە من حەیەک هەتایە هەیتیان ئێستاوان ئێستا ئێوە مافتان خوراوە دەتانە وەکو بەغدای لێ بێتن ئێمە دەمانێت وەکو بەغدای لێ بمینێ ئەمە نامانێت سەردانوێنین لە بۆ دوژمنانمان فیسەبیلیەوەی موچە وەرگرین بەڵام دەمانێت مافی خۆمان وەرگرین یعنی بۆ زیندانی سیاسیەک خوتی ماڵ و منداڵی ببڕێتن سبێنە منداڵەکانی لە ترەفگلایتەکان کلیکسی فرۆشێ و سوکایەتیمان پێ بکەن پاش ئەو هەموو قوربانیەی ئەوە پاداشتی ئێمە دەدەنەوە ئەوانە بەدەنجی ئێمە و بەخوێنی ئێمە لە ژوورێوەنا کام لەو زیندانی سیاسیانە سوکایەتیان پێکرا لە ناو بەعس زەلامانێ 12 ساڵ لە بەبێ مواجە بوو ئەوە تا برادەرێمە
دەستان خۆش بێ لە ساق بێ بڵێ کارزان بەشێک لە پەرلەمانتارانی هاتوونەتە ناو گربوونەوەکە وەروان ناو زیندانیان سیاسی ئەوانش دانوێ پشتگیری خۆیان بۆ زیندانیانی سیاسی دەربڕن ئێستا مامۆستا عوسمانکانی کوردەیم لەگەڵدایە ئەو یەکێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵە مامۆستا چۆن دڵنیایی دەدەنە ئەو زیندانی سیاسیانە کە مینحەکەیان نابڕێ یاخود موچەکەیان نابڕێتن لەو پرۆژە یاساییەکە سەرەتا بەناوی خوای گەورە سوپاس بۆ جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر بەداخۆ لەبەر ئەوەی کە داوایەکەیان کە ئەو ڕۆکەیە درەنگ گەیشتوون خۆزگە دوێنێ و پێرە بووە کە کاتێک لە دانیشتنی جەلسەی پەرلەمانی بە بۆی کەەوە فەقەرە بە فەقرە هەموار کرابە بەڵام ئەو ڕۆکە شێشتا کات ماوە ئێمە ئەو پەیام و ئەو داوایە دەبینە ژوورەوە وەکو برازایەکی ئەم هەموو زیندانە سیاسە سەربەرزەی وەکو کوڕێکی وان ئێمە دەچین دەبینە نوێنەری وان و خزمەتکاری وان لەگەڵ لێژنەکانی زیندانیانی سیاسی داکۆچ دەکەین بۆی فەقەرەی زیاد بکرێ لەو مادەی کەەوە باز دەکەن مادەی هەشت بە برینی موچە و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی و زیادکردنی لە دە ساڵیەوە بۆ 25 ساڵی بۆی ئەم هەموو خەڵکە هەندێکیان تەمەنا دەکەن خۆزگە لە زیندان شەهید بوونایە ئەو ڕۆشنمەزاری خاو خێزانەکان نەبوونایە کە ناتوان بەرمێ نەوتێک بکڕن داوا دەکەن بۆیە بەداخەوە ئێمە ئێستا هەر بە شەرمەزارێکی زۆر دەکەین کە لە بەرامبەر ئەم هەموو بەڕێزە بەداخەوە کە ئەگەر هیچمان بۆ نەکرێ بەڕاستی وەکو بڵێ ینی مردنیەکە بۆ ئێمە ئەو داوا دەبینە ژوورەوە شەڕیشان بۆ دەکەین و وەوعد دەدەین نوێنەری ئەم برا بەڕێزانە بین کە لە زیندان خوێنیان ڕشتووە ئەگەر خەڵکانێک مۆزەفایەتی کردبێ بەڵام ئەوانە لە زیندان هەڵواسراون خەڵک دەبێت ئاگادار بێ هەندێک خەڵکی خزمەتی تایبەتە من مامۆستای مزگەوت بووم لە سەمی بەر قسەم کردووە یەکێکە مامۆستا قوتابخانە بووە بەڵام هیچیان ناگەتە خەباتی زیندانیانی سیاسی دەبێ سەرۆکی پەرلەمان و هەروە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەو براران دابستنەوە بەڕاستی لە بەرژەوەندی خەڵکانی زیندانی سیاسی و هەروە کەم ئەندامان بن و هەروە ئەوانەیەکەوە لە پێش ڕاپەڕین فراکسیۆنی کۆمەڵ ئێوە پشتگیری لە داواکاری ئەو زیندانیە سیاسیانە 100% تەواو پشتگیری داواکانیان دەکەین بە زیادەوەش لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەوەی پێیان دراوە بەداخەوە یعنی وە باز دەکەن شیعران بەرزکراوەتەوە بە ناوی چاکسازی فێڵبازی یعنی بەڕاستی ئەوە زۆر ناخۆشە بۆ ئێمە یعنی ئێمە لە قالبێکی ئیحراز دابین یعنی وابین ئێمە چاکسازی دەکەین بۆی کەوان پارە پاشەکەوتکەین و هەروە موچە بگێڕنە بۆ خەڵکانی کەەوە خاوەنی پێداویستی تایبەتن ئەوانە کە زیندانی سیاسین ئەگەر بێت و حکوومەت گۆڕایاڵی داواکانی ئەندام پەرلەمانان نەبێ بەڕاستی ئێمە پێشەن مەزار دەبین و لەوێش بەڕاستی ئەگەر بێت و وەکو دوێنش لە پاکێجێک قسەمان کرد ئێمە ئەو پرۆژە یاسای کە چاکسازیە ئەگەر بێت و لە بەرژەوەندی خەڵک نەبێ ئێمە دەنگی پێ نادەین یەک لەوانە ئەگەر بێت و موچەکانمان کە دەگەرێتەوە دەستیان ماز دەکەین لە 7 ملیۆن خانەنشینی بۆ 2 ملیۆنی زۆر پێی خۆشی زۆر سەربەرزین هێشتا پێمان زۆرە باوەڕ بکەن زۆرە بەڵام دەبێ بە نووسراوێک سەرۆکی پەرلەمان بەرزی کاتەوە بڵێ ئەو موچێکەوە پاشکەوت دەکەێت لە پەرلەمانتەران و پلە تایبەتەکان بچێتە سەر ئەوانەیەکەوە موچیان کەمە موچیان کەم پێ دەدرێت یەک لەوانە زیندانیانی سیاسی ئەگەر وانە بێ ئێمە دەنگی پێ نادەین و بە هیچ شێوازێک لەگەڵ ئەو پرۆژە یاسایە چاکسازی دانیم دەستان خۆش بێ بڵێ ئەمە داواکاری زیندانیان سیاسی و زیندانیان سیاسی زۆربەی زۆریان دەستخۆشیان لە مامۆستا عوسمانکانی کوردایی کرد و لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کرد کە هەڵوێستێکی باشیان هەبوو ئەوان دەڵێن ئەگەر بێت و داواکاریەکانی ئەوان لە پرۆژە یاساکە جێبەجێ نەکرێتن ئەوان دەنگی پێ نادەن وەلی جگە لە پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ دەمێ بزانن پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی دیکە لە ناو زیندانیانی سیاسیدا هەن بۆەوەی کە پاڵپشتیان بکەن وە لە ناوەوەی پەرلەمان لە کاتی پەسەندکردنی پرۆژە یاساکاندا داکۆکی لە مافی ئەوان بکەن ببوورە کارزان گوێم لە دەنگت نەبوو وەلی پرسیارم کرد وتم جگە لە پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارانی هیچ لە فراکسیۆنەکانی دیکە هەن بۆ پاڵپشتی لە داوای ڕەوای ئەو زیندانە سیاسانێکی ئێستا گەربوونەوە دەکەن بەڵێ پەرلەمانتارانی تریشی لیستە جیاوازەکان تاک هاتوونەتە دەرەوە ئەوانیش دەڵێن ئێمە لەگەڵ داواکاری زیندانیانی سیاسینەوە بەشێک لە زیندانیانی سیاسیش ئێستا لە ژوورەوە لەگەڵ دەستە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەر لە کۆبنەوەە بۆی کە ئەو داواکاری کە هەیەە بە ڕسمی بیدەنە دەستە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڵام ئەوەی کە هەیە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان پشتگیری تەواوی ئەم داواکاری زیندانیانی سیاسی دەکاتەوە مامۆستا عوسمانکانی کوردایی بە نوێنەراتی فراکسیۆن هاتووەتە دەرەوە دەڵێ ئێمە وەکو فراکسیۆن تەواوی ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پشتگیری لە داواکاری زیندانیانی سیاسیەکەین بەڵام هەندێک فراکسیۆن تاوەکو ئێستا ناکونەتە بەردەم داواکاری زیندانیانی سیاسی ئەوانش وای کردووە کە بەشێک لە زیندانیانی سیاسی گلەی و گازاندە لە پەرلەمانتاران بکەن و ئەو پەرلەمانتارانی کە تاوەکو ئێستا بەدەمی ئەوانە ناتونە و ئەو فراکسیۆنانەی کە
پێشووتر دەیانگوی ئێمە داخۆشی سەرسەختی زیندانیانی سیاسی و کەم ئەندامان دەبین بەڵام تا کوێستاوە ناتونێتە دەرەوە ئەمانە ژوای کردووە کە گلەی و گازاندە لایەن گرت بدوەکە یاخود لایەن زیندانی سیاسی ئاراستەیان بکرێتن. سپاس بۆ زانێرەکانی تۆ ئەلی سەلیم پێم نێری پێم لە شاری هەولێرەوە.